ڤیتۆکەی بارزانی دژی بافڵ تاڵەبانی لە بەغداش ئیشی خۆی کرد. بارزانی ڕێگەی نەدا بافڵ تاڵەبانی بەشداری کۆبوونەوەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت بکات. ئەگەرچی یەکێتی ژەندامی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەتە، بەڵام لە کۆبوونەوەکەی دوێنەی هاوپەیمانیەکەدا مەسعود بارزانی ڕێگەی نەداوە بافڵ تاڵەبانی بەشداری کۆبوونەوەکە بکات. چەند ئاژانسێکی هەواڵ بڵاویان کردەوە کە بارزانی بە لایەنە شیعەکانی وتووە نایەوێت بافڵ تاڵەبانی بەشداری کۆبوونەوەکە بکات. هەرچەندە بەشێکی سەرکردەی لایەنە شیعەکان نێوەندگریان کردووە تا سەرۆکی یەکێتیش بەشداری کۆبوونەوەکە بکات. بەڵام بارزانی ڕەتی کردوتەوە و ڕێگەی نەداوە بافڵ تاڵەبانی بەشداری لە کۆبوونەوەکەدا بکات. ئەمەش لە کاتێکدایە کە سەرجەم لایەنەکان بەشداری کۆبوونەوەکەیان کردەوە بە لایەنە سوننەکانیشەوە. هاوکات بە پێی زانیاریەکانی تیوار هەر لە سەرداوای بارزانی ڕێگە نەدراوە ڕایانکردانی سەرۆکی هاوپەیمانی بابیلۆنیش بەشداری کۆبوونەوەکە بکات. هەرچەندە وا دەخوێنرێتەوە کە دابەشکردنی پۆستەکانی ئیدارەی نینەوە و بێبەشکردنی پارتی هۆکاری هەڵوێستەکەی بارزانی بوو بێت. بەڵام ڤیتۆکەی بارزانی لەسەر بافڵ تاڵەبانی تازە نییە و ماوەی 3 ساڵە بارزانی ڕێگەی نەداوە بافڵ تاڵەبانی ببینێت. هەرچەندە هەریەکە لە بافڵ تاڵەبانی و قوبا تاڵەبانی بە بۆنی کۆچی دوای خوشکەکەی سەردانی بارزانیان کرد، بەڵام ئەمە بەستەڵێکی هەڵوێستەکەی بارزانی و ڤیتۆکەی دژ بە بافڵ تاڵەبانی نەتواندەوە. تیوارەوەی زانیوە کە ڤیتۆکەی بارزانی دژی بافڵ تاڵەبانی بە پێی قسەی خودی بارزانی پەیوەندی بە چەند هەڵوێستێکی بافڵ تاڵەبانیەوە هەیە کە لای بارزانی قسەیەکی کردووە و دواتر پێچەوانەی ئەو قسەیەی کردووە. هەر بۆیە دوای 2 جار چوونی بۆ پیرمامیش بارزانی ئامادە نەبووە بافڵ تاڵەبانی ببینێت. تەنانەت کاتی سەردانی بافڵ تاڵەبانی بۆ پیرمام بارزانی لەگەڵ عادل باخەوانی نووسەردا کۆبەوە و ئامادە نەبوو بافڵ تاڵەبانی و شاندی یەکێتی ببینێت.